سەبارەت بەم ڕووداوانە کە ڕوویان داوە ئاڵۆزیەکانی ناوچەکە شەڕی نێوان ئیسرائیل ئەمریکا و ئێران پێشهاتەکانی بەردەم وڵاتانی ناوچەکە بە تایبەتی عێراق کە وڵاتێکی دراوسەی کۆماری ئیسلامی ئێرانە زیاتر لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز جەبار یاور پسپۆڕی کاروباری سەربازی و ئەمنی لەگەڵما. سپاس دەکەم کە لەگەڵ کوردستان 24 بەڕێز جەبار. ئەمەی بزانم کە جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ ئێران بە بۆچوونی بەڕێزت تا چەندە دەخایەنێت؟ ئایا تەنها لەم چوارچێوەیەدا دەمێنێتەوە یا لە ڕۆژانی داهاتوودا بێت چاوەڕی پێشاتی نوێ بکەین؟ سڵاو لە ئێوەی بەڕێز، سڵاو لە گشت بینەران بە شێوازێکی گشتی داوە لە خۆی گەورەکەین لەم مانگی ڕەمەزانە لەم شەڕ و ئاشاوە کوردستاندا و هاوڵاتیانیش کوردستان بپارێزێ لەم شەڕەدا. بڵێم ئەم جۆرە شەڕانە بێگومان مەودایان زۆر دوور و درێژ نابێ، یعنی مەودایان کورد دەبێ، چونکە شەڕێکی ئەتوانم بڵێم دوو دەوڵەتی هاوسنوور نییە لەگەڵ یەکتریە کە هێزی پیادە بەکار بهێنرێ لەو شەڕانە. زۆربەی بڵێن ئەوانەی ئەو ئامرازانەی کە بەکار هێنرێن لەم شەڕانە ئیتر ئامرازی فڕۆکەیە یان فڕۆکەی بێفڕۆکەوانە یان جۆرەها ڕۆکێتە کە بەکار هێنرێ لە شەڕەکاندا. ئەبێ وەکو جارەکەی ترکە چۆن بە 12 ڕۆژ دوای ئەوە ینی شەڕی یەکەمی پێش 8 مانگ کە لە نێوانی ئێران و ئیسرائیل ڕوویدا ئەوە بوو کە شەڕەکە ڕاگیرا ئەو کاتە. ئەم جارەش بە هەمان شێواز پێشبینیەک هەبوو لەلایەن ئەمریکا و لەلایەن ئیسرائیلەوە لە هەنگاوی یەکەمدا کە ئەوان ئەتوانن لە ماوەیەکی کووردا یانی لە ماوەی 4 ڕۆژیان پێشتر دیاری کردبوو کە ئەتوانن کۆتایی بۆ شەڕە بێنن. طبعا ئەوان باس لە ئەوە دەکەن کە لەو هێرشانی کەکەن لەسەر ئێران چاوەڕێ ئەوە بوون کە خەڵکی ئێران بە شێوازێکی گشتی ڕاپەڕێ و ببتەوە کارێک بۆ گۆڕینی دەسەڵات. بەڵام دیارە ئەو هیوایی کە هەیە بنیات نراوە لەسەر ئەم بابەتە هیچ جم و جۆڵێکی ئەو تۆی گەورە ڕووی نەداوە لەو ڕووەوە. لەبەرەوە بینین ئێستا ئەو بڵێن ماوەکان ئێستا مەسەرەن دوێنی و ئەمڕۆ دوو ئاڵوگۆڕ هەبوو لە ماوەی کۆتایی هێنان ئەم شەڕە. مەسەرەن ترامپ ئەوەڵجار باس لە 4 ڕۆژ کرد، دوای وتی 2 هەفتە، ئەمڕۆ باسی 4-5 هەفتەکە. لەبەرەوە یعنی بەگشتی بڵێن ئەم جۆرە شەڕانە وەکو وتم ماوەیان کورت دەبێت، چونکە یەکەم هەم زەرورزیانی زۆرە بۆ هەردوولا ئەوەستێتەوە لەسەر مەودای بڵێن بەرگریکردنی ئێران و مەودای توانای ئەو وڵاتانە بەردەوامی بەو شەڕە بدەنجو کە ئەمە بڵێن ئیمکانیەتێکی زۆری. بەڕێز جەبار، ئەوەی کە دەبینین تا دێت بازنەی شەڕەکە خەریکە فراوانتر دەبێت. ئێستا هێرشکراوەتە سەر کۆمپانیای نەوتی نیشتمانی ئارامکۆ لە سعودیا، وڵاتانی عەرەبی ناوچەکە بەگشتی بوونەتە ئامانجی هێرشەکانی ئێران. بەریتانیا بنکێکی لە قوبرس بۆتە ئامانجی هێرشەکان. وڵاتانی ئەوروپاش خەریکن لەم بازنە بەرفراوانەدا بەشداری دەکەن. پێتان وایە ئەگەر ئەم وڵاتانە کاردانەوەی توندیان بەرامبەر بە ئێران هەبێت، ئایا دەکرێت برین بەرەیەکی بەرفراوانتر لە شەڕی نێوان ئیسرائیل و ئێران بەرامبەر بە ئەمریکا دروست دەبێت لەو هەم لە وڵاتانی ئەوروپی هەم لە وڵاتانی عەرەبی ناوچەکە؟ خۆی ئەگەر ئێمە سەیری شێوازی شەڕەکە بکەین، یعنی بڵێن بەرەی شەڕ بکەین، جاری بەرەی ئەمریکا بەرەیەکی فراوانە. یعنی هێشتا هەر ئەمریکا و ئیسرائیل بەتەنیا نەبوو. ئێستا لە شەڕی 12 ڕۆژەی پێش 8 مانگ پێش ئێستا لە مانگی 6 ساڵی ڕابردوودا ئیسرائیل دەست پێش خەر بوو. لە دوای ئیسرائیلە ئیتر ئەمریکا لە ڕۆژەکانی دوایی بۆ هۆی بردومانی فڕۆکەی جەنگی بۆ ئەو ناوچانەی کە پیتاندنی یۆرانۆمیتیا کرێ بۆ وێرانکردنی ئەو ناوچانە بوو. بەڵام لە ئەم شەڕەدا هەر لە دەست پێکەوە کە ئیسرائیل دەستی پێکرد بە ئەمریکا بەشداریکی فعلی لەو شەڕە کرد کە ئەمریکا بەشداری فعلی کردووە لەو شەڕە. بێگومان ئەمریکا ئەو سەرکردایەتی هاوپەیمانەتێکی بڵێن سەربازی ئەکا لە ئەوروپا کە هاوپەیمانەتی ناتۆیە. لەبەرەوەیە بە شێوازێکی ناڕاستەوخۆ زۆربەی وڵاتانی ناتۆ کە ئەندامن لەو هاوپەیمانەتیە بەشدار دەبن. لەبەرەوەیە بنکە سەربازیەکانی ئەمریکا کە زیاتر لە 80 بنکەی هەیە لە وڵاتانە، یانی لە ناوچەکانی جیهاندا. لەبەرەوەیە بنکەکانی ئەتوانن فڕۆکەکانیان
لەو بکانەوە بفرن. دووەم ئەو وڵاتانە هاوکاری ئەمریکا دەکەن لە ڕووی هەواڵگریەوە، لە ڕووی چاودێری ئاسمانیەوە، لە ڕووی مانگی دەستکردەوە. یعنی ئەمانە بەشداریەکە فراوانە لەلایەن ئەمریکا. جگە لەوەش ئەو وڵاتەکانی کەندا و بە تایبەتی کە زۆربەی وڵاتەکانی بنکەی سەربازی ئەمریکایتیە، کە بنکەی سەربازی ئەمریکایتیایە بێگومان ئەو بێتە یەکێک لە بەشدار بووان، چونکە لەو بنکە سەربازیانەی ئەمریکاوە بێگومان هەم ڕەنگە ڕۆکێت بەهاوێژرێ، هەم ڕەنگە چاودێری ئاسمانی یان چاودێری هەواڵگەری بکرێ، یان فڕۆکەی جەنگی لەوێەوە هەستێتەوە. لەبەرەوەی بەرەی لای ئەمریکا بەرەیەکی فراوانە. بەڵام ئەگەر بینە سەر ئێران، ئەتوانم بڵێم ئێران هێشتا بەرەکەی کەمە. یعنی ئێران جگەل لەوانەیە کە هەندێک گروپی بەناوی مقاومەی ئیسلامی کە لە عێراق هەیە، یان لە لوبنان هەیە، یان لە حەماسن لە فڵەستینن، یان یەمەنە، ینی ئەوانن زیاتر، یان بە شێوازێکی ناڕاستەوخۆ کە ئەو بەیاننامەی ئیدانەکردنی ئەو شەڕە لەلایەن سینەوە لەلایەن ڕووسیاوە دەرچێت، چونکە ئەوانیش ئاماژەت بە گروپەکانی بەرەی مقاومەی ئیسلامی کرد لە کاتی شەڕی 12 ڕۆژە لە مانگی حوزەیرانی ساڵی ڕابردوو. ئێران نیگەران بوو لەوەی کە ئەو گروپانەی کە پێشووترۆک و پرۆکسی ئێران ناویان لێ دەبرا هیچ پاڵپشتی و کاردانەوەیکیان بەرامبەر هێرشەکانی سەر ئێران نەبوو. بەڵام ئێستا دەبینین ناوە گروپەکانی بەرەی مقاومەت چەند شوێنێک دەکەن ئامانج لەم لاولەولا. پێت وایە ئەوان توانیانە لەگەڵ ئێرانی هاوپەیمانیان کە پاڵپشتیەکی بەردەوامی ئەوانی کردووە لەم شەڕەدا بێنە ناوەوە یا پاڵپشتی بەردەوامی ئێران بکەن، پێیان دەکرێت ئەوە بکەن؟ ئەمریکا ڕێگەیان پێدەدات؟ طبعا ئەم گروپانە جیاوازیەک هەیە لە نێوانی توانەکانیان. یعنی بەر لە شەڕەکەی 12 ڕۆژی ئیسرائیل، یان بەر لەو هێرشەی کە کرا کە حەماس کردی بڵێن لە 7 ئۆکتۆبەرەوە کە کردی بۆ سەر ئیسرائیل، و دوایی ماوەی دوور درێژ ئەو شەڕە بەردەوام بوو لە نێوانی حەماس و لە نێوانی ئیسرائیلدا، چونکە ئەم گروپانە تووشی بڵێن لێدانی گەورە بوون، ینی تووشی لێدان و تووشی کوشتنی زۆربەی سەرکردەکانیان بوون. مەسەلەن حزب الله بە بەردەوامی ئیسرائیل بارەگاکانی حزب الله بە ئامانجی دەکرد. دووەم کۆمەڵێکی زۆر لە سەرکردەکانی یان لە لوبنان کوشت، یعنی بە هەموو جۆرێکی، یان بە فڕۆکەی بێفڕۆکەوان، یان بە فڕۆکەی جەنگی، یان بەهۆی ئەو جیهازە ئامێرانەی کە پەیوەندیان پێوە دەکرد. و دوای حەسەن نەسڕڵایە کە گەورەترین سەرکردەیان بۆ کوشتی. جگەل لەوە ئەگەر بینە سەر حەماسیش بە هەمان شێواز، حەماسیش کۆمەڵێکی زۆر سەرکردەیان کوژرا و لە ناویان ئیسماعیل هەنیە بوو، و دووەم وردە ئیمکانیەتیان کەمتر بوو. لە عێراقیشە بە هەمان شێواز ئەبینین. ئێستا بەتایبەت لە ئێستادا هەر لە یەکەمی ڕۆژەوە کە ئەم پرۆسەی شەڕە، یعنی ئەم شەڕە دەستی پێ کردووە، چۆن ئەمریکا و ئیسرائیل لە ئێران دەدەن بە هەمان شێوازە بینین لە بنکە و بارەگاکانی ئەوانەی ناوی خۆیان ناو بە مقاومەی ئیسلامی لە جوف السەخر و لە جوف النەسر و لە ئەمبار و یعنی ڕۆژانە هەتا ئەم ڕۆژ هەیە ڕۆژانە لیان دەدرێت. لەبەرەوە بڵێن جموجۆڵەکانیان هەیە، بەڵام جموجۆڵەکانیان کەمترە وەکو ئەوەی کە بەقەدەر جاران کە توانیان نەبوو. زۆر باشە. بەڕێز جەبار، هەر لە سەرەتای قسەکانیش ئاماژەت بەوە کرد کە سەرەتا سەرۆکی ئەمریکا وتبووی کە لەوانەیە هەفتەیەک ئەم جەنگە درێژە بکێشێت و دواتر بۆ 2 هەفتە و لەوانەیە زیاتریش. بەڵام توانای سەربازی ئێران لەو ئاستەدایە کە بتوانێت لەگەڵ ئەم بەرفراوانەی شەڕ لە وڵاتانی ئەوروپا ئەمریکاوە بەردەوامی بتوانێت بەرگری لە خۆی بکات، لەبەرەوەی لە ئەو شەڕی کە پێشووتر لە نێوانیان ڕوویاندا ژمارەیەک لە پێگە سەربازیەکانی وەسەکۆی هەڵدانی موشکی و بنکە موشکیەکانیشی لە نێوبران. ئەم بەراوردی هێز دەتوانین چۆن بکەین لە نێوانیاندا؟ بێگومان بەراوردی هێز ناکرێت. یعنی ئەگەر تۆ بەراوردی هێزی ئێران دەکەی لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ئەوروپا، یعنی ئەوانەی کە ئەندامن لە ناتۆ، هیچ بەراوردێک ناگرێت. یعنی تەرازوی هێز زۆر جیاوازە لە نێوان ئەو دوو بەرایە شەڕەیەدا. بەتایبەتی ئێران لە ڕووی ئاسمانیەوە توانایەکی فڕۆکەی جەنگی ئاسمانی نییە. دووەم سیستەمی بەرگری ئاسمانی زۆر لاوازە کە ئەبینین بە بەردەوامی فڕۆکەی جەنگی بەسەر هەموو ئاسمانی ئێراندا هەیە. بەڵام لێرەدا لە بەرامبەر ئەو توانا جەنگیەی کە وڵاتانی ئەمریکا و ئیسرائیل و وڵاتانی ئەوروپا هەیەە، لێرەدا ئێران چەند بڵێن ئامرازێک یان چەند بابەتێکی هەیە توانین تواناکانی ئێران زیادکە، ینی مەودای بەرگریکردنی زیادکە. یەکێک لەوانە ئەوەیە کە ئێران توانایەکی زۆری هەیە لە ڕووی
ڕۆکێتی بالیستیەوە بە تایبەتی ئەو ڕۆکێتانی کە مۆدایان دوورە لە نێوان 2000 بۆ 2500 ئێستا هەندێکی بەکارنی هێناوە کاڵێ لە ئەگاتە 3500 تا 4000 کیلومتر یعنی ئەمانە چونکە زەرەرودزیانێکی بە بەرامبەر زۆر ئەگەینن بە تایبەتی ئێسەی کە بەکاریانی هەنێ بۆ بنکەکانی لە وڵاتانی خەلیجەوە کوێتەوە بەحرێنە ئیماراتە قەتەرە ئەردەنە سعودیەیە ئەمجا جگەل لە هەرێمی کوردستانیش کە تووشی ئەم بڵێن بەڵای ئەم شەڕە بووە کە ڕۆژانە بە فڕۆکەی بەرفڕۆکەوان و ڕۆکێت ناوچەکانی بردومان نەکرێت بە تایبەتی هەولێر فڕۆکەخانەی بڵێن نێودەوڵەتی هەولێر یان ئەو بنکانی هاوپەیمانان کە لە هەولێران ئەمە یەکێک لە خاڵەکانی قووەتەکەی ئەوەیە کە بوونی ژمارەیەکی زۆری فڕۆکەی بێفڕۆکەوان کە بە تایبەتی لەم ماوەیەدا لە نێوانی مانگی 6 ڕابردوو تا ئێستا ئێران هەوڵی داوە ئەوانە بەرهەمیان زیاد کا بڵێن نوێکاری بکە لە توانەکانیان جگەل لە هەمان شێواز لە ڕۆکێتەکانی ئەو ڕۆکێتانە کە دوورهاوژن ئەو یەک دووەم ئێران یەکێک لە بڵێن بەهێزبوونی خاڵەکانی بەهێزبوونی ئێران ئەوەیە ئێران پانتاییکی زۆر گەورەی هەیە یعنی بڵێن پانتایی جوگرافی ئێران زۆر گەورەیە دەتوانێت زۆر لەو چەکانە و لەو بنکانەی خۆی بشارێتەوە لەو پانتاییە لەبەر ئەوەیە ئەوە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەیە نەتوانرێت لەلایەن فڕۆکە جەنگیەکانەوە هەموو ناوچەکانی ئێران کۆنتترۆل بکرێت جگەل لەوەش ئێران ئەتوانێت لە ڕووی ئابووریەوە مەسەڵەن ئێستا گرتنی تەنگی هورمز ئەوە ئەبێتە گوشارێکی زۆر گەورە لەسەر هەموو وڵاتانی دنیا ئەتوانێت کاریگەری دروستکە بەڕێز جەبار ئەتوانێت داخستنی گەروی هورمز چ کاریگەریەک لەسەر وڵاتانە دروست بکە گەروی هورمز بە پێی ئەو ئامارانەی کە بڵاو کراوەتەوە نزیکەی زیاتر لە 70% هەموو ئەو سوتەمەنیە یعنی پەترۆڵ کە بەوێدا تێپەڕێ بۆ وڵاتانی ئەوروپا بەناو گەروی هورمزە ئاڕوە یعنی ئەمە یەکێکە دووەمیان جگەوە ئاڵوگۆڕی بازرگانی 20% ئاڵوگۆڕی بازرگانی جیهان بەوێدا تێپەڕێ لەبەرەوەی گرنگێکی زۆر گەورەی هەیە ئێرانیش توانای کۆنتترۆلکردنی یعنی بڵێن تەنگەی هورمزی هەیە ئەگەر بە تەواوەتی کۆنتترۆلی کاو نەهێڵێ هیچ لەو بڵێن کەشتیانەی کە نەوت دەبن بۆ وڵاتانی ئەوروپا ئەزمەیەک یعنی بڵێن کەمیەکی سوتەمەنی لە دنیادا دروست دەبێت و لە ئێسەوە ببینە ئێستا سوتەمەنی گران بووە یعنی نرخی سوتەمەنی وردەور دەگران بووە کە ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ فشار بۆ سەر وڵاتانی ئەوروپا و ئەوانەی کە پشت ئەبەستن بەو سوتەمەنی جگەلەوە ئاڵگۆڕی بازرگانی کەوتم 20% زیاتر چونکە ئەو کاڵانی کە لە ئەوروپا و لە ناوچەکانی تر دێن بۆ وڵاتانی ڕۆژهەڵات بەوێدا تێتە پەڕن چونکە ئەوە ڕێڕەوێکی ئاوی گرنگە ئەوەش ئەبێتە هۆکارێک هەم نەگەیشتنی کاڵاکان بۆ ئەو وڵاتانی ڕۆژهات ڕاست و جگەل لەوەش نەچوونی بڵێن کاڵای تر بۆ ئەو وڵاتانی ینی ئەو ئاڵوگۆڕە ئەمەش ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە زەرەرزیانێک زۆر بەر کۆمپانیەکانی دنیا بکەوێت ئێستا مەسەڵەن لەو ڕۆژەوە کە ئەو تەنگەیە جیرا بە تایبەتی لە یەکەمین ڕۆژەوە بە سەتان بڵێن کەشتی نەوتی وەستاوە ینی بڵێن لەنگەری گرتووە وەستاوە کە ناتوانێت ئەو سوتەمەنیە بەری بۆ ئەوە لەبەرەوەیە لە ڕووی ئابووریەوە ڕۆڵێکی و کاریگەریەکی گەورەیە کە ئەمە ئەبێتە خاڵی فشار ئەوە خاڵێکی بەهێزی دەستی ئێرانە جگەلەوە ئێرانی ئێستا چی کردووە بۆ خاڵی بۆ ئەوەی کە فشار زیاتر بخە پانتایی شەڕەکەی گەورە کردووە مەسەلەن لە شەڕی 12 ڕۆژە بەس لە نێوانی ئیسرائیل و ئێران بوو لەگەڵ ئەمریکا مەسەلەن یەک جار نەبێ چەند ڕۆکێتێکی هاویشت بۆ قەتەر بەڵام لە ئێستادا ئێران وردە پانتایی شەڕەکە زیاد دەکات مەسەلەن لە بنکەکانی ئەمریکا لە کوێتەدا لە ئیماراتەدا لە عومانەدا لە ئەردەنەدا لە سعودی ئەدا ئەمەش ئەبێتە هۆکارێک بۆ زیاتر فشارخستن بۆ زوو ڕاگررتنی ئەم شەڕەی کە هەیە زۆر باش ئەمڕۆ شتێکی نوێ ڕوویداوە کە ئەمە ڕەنگە یەکێک لە دیاردەکان بێ ببتە فشار ئەوەی کە ئەمڕۆ هەواڵەکان بڵاو کرایەوە
چەند فڕۆکەیەکی جەنگی نازانین چەندە ئەڵێ چەند فڕۆکەیەکی جەنگی لەکوێت کەوتۆتە خوارەوە وێنەکانیان بڵاو کرایەوە کە ئەو فڕۆکە جەنگیانەی ئەمریکین ئەمەش ئێستا تا بگەینە هۆکارەکەی یعنی تا هۆکارەکەی بڵاو بێتەوە ئەمەش یەکێک لە ئەو هۆکارانەی کە بڵێ مەودا یان ماوەی شەڕەکە کورد دەکاتەوە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز جەبار یاوەر پسپۆڕی کاروباری سەربازی و ئەمنی لە سلێمانیەوە لەگەڵم بووی زۆر سپاس.